مامۆستا ئاشتی ڕەفیق بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکانی شەید جەعفەر لە شاری کۆیە بەهۆی زیرەکی و لێهاتووی و کارە خۆبەخشیەکانیەوە بۆتە ماوەی شانازی بۆ خەڵکی کۆیە و دەوروبەری. مامۆستا ئاشتی ڕەفیق عەبدولقادر بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکانی شەید جەعفەر لە کۆیە. پەیمانگای هونەرە جوانەکان هەر سێ بەشی هەیە و هەر سێ بەشەکەشی ئیشێ دەکا و لە ناوبەشی شێوەکاریش چوار بە هۆبەی هەیە، هەر چوار هۆبەکەی ئیشێ دەکا. من زیاتر وابزانم لە هەموو کوردستان لە نێوان پەیمانگای هونەرە جوانەکانی هەموو کوردستان بەڕاستی وابزانم کۆیە هەر هەموو بەشەکانی ئیشێ دەکا، چکە زۆربەی شوێنەکانم سەردانی کردیە، هەندێکیان دوو شوێنی ئیشێ دەکا، دوو بەشی، و هەندێکیان یەک بەشی ئیشێ دەکا و هەیە هەر سێ بەشی ئیشێ دەکا، بەڵام لە نێوان بەشی شێوەکار هۆبەکانی هەموو ئیشێ ناکە. بەڵام پەیمانگای هونەرە جوانەکانی کۆیە لەخوا بە زیادبی هەر سێ بەشەکەی ئیشێ دەکا و بە هەموو هۆبەکانیەوە. هەموو جارێ وتومە شاری کۆیە خاوەنی دوو شۆڕشە، شۆڕشەی هونەری و شۆڕشەی سیاسی. ئەمەم جارێ باسی ئەوش دەکەم لە خێزان ئەگەر چوار مناڵی هەبوو، شەشی هەبوو، دوانی هەبوو، یەکیانی هونەریە و یەکیانی سیاسیە. طەبع و سروشتی کۆیە لە دێر زەمانەوە ئاوا ڕۆیشتووە و ژنانیش بەدەر نەبوونە لە هونەر، ژنانی سەرکەوتومان هەیە و مامۆستای هونەری زۆر باشیشمان هەیە. بەڕاستی لێ هاتوونە وە کۆی کە بەدەر من لە هونەرەوە هاتمە ناو هونەر. بەڕاستی من لێکدانەوەی من لە بۆ ژنانی کە هونەرینە زۆر چالاکن و زۆر دەست و قەڵەمیان جوانە و خوێندکاری سەرکەوتوشیان فێر کردووە و پێگەیاندووە و ژنی باشیشمانێ. ئێستا وای لێ هاتیە لێرە سڵاوم ڕێزم لە بۆ سپەرژین جەلال کە مامۆستایەکی لێهاتووی هونەری وێنە کێشانە، ئێستا وای کرد کتابێکش دەربکە. ئەو کتابەیە بەڕاستی لە جێگەی ڕێنماییەکانە بۆ خوێندکار. هەر کاتێک خوێندکار ئەگەر تەخەڕوز دەکا لێرە پێویستە ئەو دەلیلەی پێبی کە دەکاتە تڕخ تەدریس ڕێگەی وانەوتنەوە. ئەو کتابی سپەرژین ئەوە هەر ڕیکلامێک نەبی لە بۆ کتابەکەی، بەڵکو ئەو خوێندکاری کە لێرە تەخەڕوز دەکا پێویستی بەو ڕێنمایە، پێویستی بەو ڕێنمایی کارە و ڕێگای وانەوتنەوە هەیە. چونکە بات هەر هونەرەکەت پێبێ ئەگەر نەتوانی بیگەێنی بەڕاستی وەکەوەی کە هیچن نەکردبی. لێرە ژنانی خۆمان و دەست و مەچەچیانەیە ساڵانە لە کردنەوەی پێشانگارە، نەک هەر لە کوردستان، نەک هەر لە شاری کۆیە، بەڵکو لە دەرەوەش. سڕۆژیدە یەک لەو مامۆستایانەیە کە هونەری بەڕاستی بە دەرەوەش گەیاند، یعنی ئەو شوێنی جێگای دەستخۆشیە و شوێنی ڕێزە لە لای هەموو هونەردۆستان. واگەر بەسەر کوردستان زۆر هونەرمەندی ژنانی لێهاتوو سەرکەوتومان هەیە. ئەوە دەیبینن لە زەنجیرە برێن فیلمەکانی کوردی کە ئێستا دەردەچی چەند ڕۆڵی لێهاتوویان هەیە. بەڕاستی لەگەڵ ئەو تەبعە و ئەو تەقەیودەی کە لە کوردستانەیە، بەڵام ئەوان دەرچوونێکی جوانیان هەیە، توانیان کێشە و کەم و کوڕی و نەبوونی و خەمەکانی کۆمەڵگا بگێنن بە شێوەیەکی تەندروستانە بە ڕێگەی هونەری. و زۆر جار چارەس ئێستا لایف هەیە، لایڤەکان کە لەوانەیە ئەگەر خەڵک ئەوەی کە گەنجە ئێستا نەزانی، بەڵام لایڤ لە کۆنەوە هەبووە. وەچی باسی دەکەن شوێنێک لە کوێ هەبووە بە ناوی ئۆمەر خوچان، ئەوان ئێواران خاصەن وەرزی پاییزان و بەهاران چوینە. وەرزی پاییزان چوین لەوێ ساواروشتیان کوراندووە و داندۆک هەبووکەوە ئەوچی قەدیمەی و کردویانە و فەرش و مافور ئەوانیان بردە لەوێ شوشتیان و لەوێ ئێواران پیاوەکانیشیان لەوانە گۆرانی بێژە دیارەکانی شاری کۆیە. یەک لەوانە سەرخۆرە بووە و مامەسعەد بووە، هەتا ینی بەڕەحمەت بیداکما بوو دەیوە ئێواران کە دنیا کشوما دەبوو دەیکە گۆرانیان دەگۆ کەمە ئالەتەچیان پێ بوو ئەو کاتەیە دەیگوت دەنجی دەزرینگاوە داهاتە نزیکەی شاری کۆیە، ئەنی ئەوەندە دەنجیان خۆش بە مامە سێویەک لەوانە بووە کەواتە هونەر بەڕاستی ڕۆچێتەوە. لەگەڵ ئەوەی بابەتێک هەیە تۆزێک لە ڕێگەی دینەوە ئێستا شەمە کەمە کێشەیەکمانێ هەندێک باب و داکە ڕێگە پێناگەن، بە تایبەتی ئەوانەی کە زۆر تەقەیودن بە دینەوە و ئەوانەی کە لە گوندەکان کە ئەو سەرخۆم ئەوەم بە مستەمسەک و
بە چاوی خۆم بینیم کە هەندێک لە خوێندکارەکان گوتیان داکوبامان نالی و ئەوە حرامە یاخودەوە، بەڵام ئەمە لێرە ئەو قەیدەماشکان و چوینە ناو ناحیەکانەوە، چوینە گوندەکانەوە. بەڵام لێرە ئەگەر ئەوان وە بیر بکەنەوە کە هوەر ڕۆنە چوتە ناو ناخیانەوە، چوتە ناو هەموو ماڵێکەوە، لەوانەیە ئەو هەست پێنەکە، بەڵام ساڵانە ماڵ و مناڵەکەی خانۆکەی پێبگۆڕن، دیزاینەکەی پێدەگۆڕن، یان پێداویستی ماڵەوەی پێدەگۆڕن. کاتە هوەر توانیتی کێشەی کۆمەڵگەش گێنی بەڕاستی لەبەرەوە ئەو زنجیرە ئەفلامانەی کە ئێستا دەردەچن هەمووی خۆ کێشەیە و زۆربەی زۆری لە واقع ڕوویدایە و ئەوان دەیخەنە سەر تەختەی ئەرزی واقع و پێشانی ئەو خەڵکیدەن. هەموو جارێ باسیەوەی دەکەم کە ئەفلامانە دەبێت دەرسی لێوەربگری لەبەروی پەندی باشی تایە، ئەوەی کە ئەو ڕوویدایە لەسەری ئەتوانێت ئەو فێرت دەکات کەواتە هوەر ڕێگە چارەکە فێرت دەکات کە تووشی ئەو کێشانە نەبیەوە. تەختەی شانۆ شوێنترین ئازادترین شوێنە کە لە بۆ ڕنگدانەوەی ئەوەی کە لە ناخیەتی بەخشی بکە، یاخود بە مۆسیقا بتوانی کە ئەوەی لە ناخیەتی کە بەخۆشی ناخۆشیە دەری ببڕی، یاخود ئەوەی کە بە وێنە کێشانە دەتوانی ناخی خۆی لەسەر دەرببڕی. ئەمە زۆر جار بە تایبەتی مامۆستای وانە کێشانم بە دکتۆرێکش داناوە لەبەروی بەڕێوەبەری پێشتر ئیبنەڕەتی بوویمە. زۆر جار خوێندکارەکانم بەڕاستی هەندێکیانەوەی کە لە سەرەتایی بوون زۆر مادە بوون، عاجز دەبوون، و کاتی ئەمە مامۆستام هەبوو کە باسی لە بۆ من نەدەکرد، لەوانەیە سترێسە چێ لە بۆ مدیری باسی بکە، لە تاوان داوای مامۆستای هونەریم دەکرد لەسەر بە وێنەکردن ناخی خۆی هەڵدەڕژت، کەواتە بەڕاستی چارەسەری دەکرد لە بۆ من و ڕێگە چارەشی لە بۆ دەدیتمەوە. لۆیە ئەم لێرە دەرێم مامۆستای هونەری دکتۆرێکیشە لە شوێنی خۆی. ئەگەر ئێستا باسی هوەر بکەین بەڕاستی لەوانەیە ئەمنەگەر مبالغەی نەکەم هوەر چوویتە ناو هەموو بابەتێکەوە، ڕۆ چوویتە ناو هەموو ناخێکەوە. مامۆستا ئاشتی باسی لەوەش کرد کە هوەر چووەتە ناو هەموو بوارەکانی ژیانەوە و ژنان و کۆمەڵگا لە ڕێگەی هوەرەوە کێشەکانیان دەخەنە ڕوو.